روزنامه نووسان بەگشتی لە کوردستان لە وەزعێکی زۆر خراپتان وەکو فەهمی دەسەڵات لە کوردستان بەرامبەر ڕۆژنامە نووس و بەرامبەر مساقەت فەهمێکی زۆر سەقەتە. لە کوردستانیش بە تایبەتی لە هەولێر یعنی لە سلێمانی ڕەنگە ڕۆژنامە دەجرێ خەڵکێکی زۆر حتا جەماوەژی وعیەکی هەیە لە بەرامبەر گرنگی ڕۆژنامە نووس. بە تایبەتی ڕۆژنامە نووسان دوو ئەرکی ئیزافیشیان کەوتە سەری. یەکیان سیاسیەکان بە زۆری خەریکی توجارەت کە سیاست و توجارەتی تێکەڵ کرا حتەن توجارەت ساڵێت بەسەر سیاست بەسەر مەبادی بەسەر قیام بەسەر کە ئەو مەیدانیان بەجێشتێ ناچار وەکوڵی دەسەڵاتی چارمیان ڕۆژنامە نووسان حاولی ئەو ئەرکەشی دەکەوتە سەرشان کە ئەو مەیدانش ڕکاتە لەبەر هەندێک کەس نەڕێن سیاسی بوونی ڕۆژنامە نووسان ناچاریە ئەنی وەکو بەشێکی وەطنیم پێم و ئەخلاقە کەوتە سەرشانی. لەلایەشکەش لە ئەسڵدا ئەو دەسەڵاتەی باڵین چارەم فەلسەفەکەی ئەوەیە ئیشی لەسەر ڕای گشتێ ئەسی دەسەڵاتی سێمە دەسەڵاتی قەزایی ئیشی لەسەر حەقی گشتێ. جاوێرە وێنەیەکیان دروستی کردیان 80 دەوڵەت دەگەن لا دەرکەوتە هەر خۆیان وتیان یەک دەوڵەتمان لەگەنێ یعنی تەماشاکە هەر خەڵەتاندنی وا بۆ شێوازێک زەختەکی دانی لەسەر دەسەڵاتی دەست لە بۆ ڕۆژنامە نووسان نەبە دەست لە بۆ کەناڵێکی نەبا کەناڵێکی یعنی ئەعلامی لەو گۆڕەی دایخەی ڕۆژێک دوو نییە بەبێ ئەساسی یعنی ڕەحمەکردێ یان جیاوازکردێ ئەوە جیای نەمش ڕەحمە من لەوەی هەکردێ بەڵام نایبی ئازادی بکرێ دەسەڵاتی ئێستای کوردستان بەو شێوازەی کە ئیش دەکات وێنەی نییە مقاومەت مانەوەشی نابێ بێوە بکە لەبەرەوەی گۆڕانکاریەک مسۆگەر بەڕێوێ یعنی وەکو تاریخ ئەم باس دەکەن وەکو حکمی تاریخ وەکو حەقیەتی تاریخی یعنی ئیشەکانی زۆری بە قەرنی 16 دەچێت لە قەرنی 16 لایەنە ئیجادیەکەی نە لایەنە سەردیەکانی ئەو کاتی طبقەتی گەندەڵی زۆر خۆش نسبی 115 تا 120 پێکدەینی نسبی 180 داهاتی کوردستان وەڕێک و پێکە ئیشەکانیان زۆر جوانە لە بۆ خۆیان بەس ئەوان تەنها پارە و گەندەڵی و دزی وەکوی ئامانزیان 180 کە ئەو میلەتەیە ڕۆژنامە نووس و بە هەموو لایەنەکانی تریشەوە ئەوەنە کەمتر لە 115 کەپوت وە پەرتەوازن بەس ئەو 180 بێ لەبە خۆی جودا تۆ لەو 120 لەو تێکەری ئەوانە تەمەنیان دەچێت. پێش 5 ساڵ هەبوو لە ڕۆژنامە نووسان لە دەستگاکانی میدیایی لە هەولێر لە کوردستان کە ڕشاد پێ ئێستا و خەڵکە نەما ڕاستی یان ئەوەی نەما خۆی بێدەنگ کردیە و لەسەر ئاستی کەسی بەرژەوەندێکی هەیە یان لەگەڵ دەستگایەکی ئەعلامی دەسەڵاتیش دەسەڵات سوپایەک لە ئێعلامی دەبێتدەستە هەروە چەندین بانک و چەکدار و دەسەڵاتی دادوەری و ڕۆژنامە نووسی میلەتن ئەوانە توانیان ئەو دامەزراوە گرنگ و گەورانەی کەوە هەیە لە دەسەڵات نەیانتوانیوە تەفسیر و کاریگەری ئەو تاکە ڕۆژنامە نووسێ هەبیکەوە تەنها بە خۆی مۆبایلەکەی حاڵانە ئێستا کۆمەڵە خەڵکێکی باش توانیان خۆڕاگر بن ئەو خۆڕاگریە زۆر کاریگەری لەو هەموو دەستگای ئەعلامیە زەخمانەیەکەوە دەسەڵاتێتی زۆر کاریگەری زیاتر بی لەناو بێنێتەوە. مثلا زۆرێک لە جۆرەکان پشتیوانی و پشتگیری ئازادی ڕۆژنامەگەری و هەروەها ڕۆژنامە نووسان بکرێت بەڵام لە ئێستادا مەداخەوە لە باشەکشەدا هەیە ئاستی سیاسی و پەرلەمانیشدا ئەم پشتگیری و پشتیوانی ڕۆژنامە نووسان و دەستگاکانی ڕاهێناندن